لە هەفتەی سێم لە خولی نایابی کوردستان قەڵاتزێ لە یاریگای خۆیدا میوانداری چوار قوڕنەی کرد هەر لە سەرەتای نیوەی یەکەم گەرم و گوڕی هەردوو تیپ بۆ پێشکەوتنی و تۆمارکردنی گۆڵ چێژی زیاتری دا بە یاریەکە لە خولەکی حوتی یاریەکەدا فەرحان شکر بە گۆڵێک قەڵاتزەی خاوەن یاریگای پێشخست دوای چەند هێرشێک لە خولەکی 21 ئاسۆ محەممەد بە تۆمارکردنی گۆڵێک یاریەکەی یەکسان کردەوە لە خولەکی 29 سەنگەر محەممەد گۆڵێکی تری تۆمار کرد و چوار قوڕنەی پێشخست نیوەی یەکەم بەم شێوەیە تەواو بوو. نیوەی دووەم یاریزانانی قەڵاتزێ بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە هاتنەوە ناو یاریگە دوای چەندین هێرش لە خولەکی 78 جیهان جەلال بە گۆڵێک قەڵاتزێ یەکسان کردەوە بەم ئەنجامەش یاریەکە کۆتایی هات هەردوو لە بە دوو گۆڵ یەکسان بوون. لە ئەوەی کەمە نەمانتوانی لە شەوتی دووەمدا ئیستیغلالی فرسەکان بکەین و تەنانەت لە شەوتی یەکەمیشدا چەندین هەری ئاسانمان زۆر ئاسامان بۆ هەڵکەوتووە ئەوان تەنها دەتوانین بڵێن لە یەک دوو فرسان بۆ هەڵکەوتووە لە هێرشی پێچەوان دەتوانیوانە دوو گۆڵ لە ئێمە تۆمار بکەن بە شێوەیەکی گشتی تیپەکە یاریێکی باشی ئەنجامدا بەڵام ئەوەی کە گرینگە لە دەوریدا بەڕاستی نەتیجەکە بەدڵی ئێمە نەبوو. سوپاس بخوای گەورە تایمێکم یاری باشمان کردبووی کەوار تایمەکەمیش گۆڵمان لێکرا توانیمان گەڕێنەوە بگەینە سەر گۆڵی بەرامبەر و دوو گۆڵمان کرد لە شوتی یەکەم ئێمە بەداخەوە ینی دووبارە دیگەڕێنەوە بۆ ئەوەی درەنگ دەستمان پێک لە فتری عەدادا شوتی دووەم لیاقەی یاریزانەکانماندا دەبەزێ بە حکمی ئەوەی درەنگ دەستمان پێک ان شاء الله بۆ یاریەکانی داهاتوو هەوڵ دەدەین باشتر بینەوەی جەسا و خاڵەش بین. بەم ئەنجامە لە هەفتەی سێمی خولەکەدا قەڵاتزێ خاوەنی چوار خاڵە یانەی چوار قوڕنەش بە هەمان شێوە خاوەنی چوار خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.